کاتێک باز لە دروستبوونی پەستان لەسەر دەمارەکانی دەرچەی سنگ دەکرێت، چۆن پزیشکانی پسپۆری نەشتەرگەری دەمار بتوانن تایبەتمەندیەکانی پسپۆریەکەیان بەکاربهێنن بۆ ئەنجامدانی نەشتەرگەری کۆنیشانەی دەرچەی سنگ تۆس. بۆ ئەوەی بە تەواوی شارەزای ئەم بوارە بیت، سێیەمین لووتکەی جیهانی تۆس هەلێکی زێڕین پێشکەش بە پزیشکانی نەشتەرگەری دەمار دەکات. ڕاستەوخۆ پزیشکی ناسراوی تورکیا پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کامەران ئاغایەڤ فێری تەکنیکەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆنیشانەی دەرچەی سنگمان دەکات لە ڕێگەی نمایشی زیندووەوە لایڤ دیمۆنستریشن بە وردەکاریەوە ئاشنا بە تەکنیکەکانی مۆدیفاید پۆستەریەر ئەپروچ کە ڕێگایەکی زۆر گونجاو و تایبەتە بۆ پزیشکانی نەشتەرگەری دەمار لە چارەسەرکردنی کۆنیشانەی دەرچەی سنگ تۆزدا. سنوورەکانی پسپۆڕیەکەت فراوانتر بکەوت، توانەکانت بگەێنە ئاستێکی جیهانی لە 11 ئەیلولی 2026 لە سلێمانی ئامادە بە. جێگاکان سنووردارن، هەر ئێستا ناوی خۆت تۆمار بکە لەم کۆبوونەوە زانستیەدا. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.